گردپارکی کەلارە و دوای 45 ڕۆژ کنەوپشکنینی شوێنەوارناسانی بەڕێبەراتی شوێنەواری گەرمیان 6 ئێسکا پەیکەری مرۆڤ و ئێسکا پەیکەرێکی ئاژەڵی تێدا دۆزرایەوە. گردەکە دەکەوێتە سەنتەری شاری کەلار و لە نزیک شاری یاری. زەوی ئەم گردە وەک پڕۆژەیەکی بازرگانی کاری تێدا دەکرا، بەڵام دەرکەوت ئێرە شوێنەواری مێژوویە و کاری پڕۆژەکە ڕاگیرە. ئەم شوێنە ئێمە لەم ساڵی 2020 بە گردپارک تۆمارمان کردوە، چونکە پێشتر ئەم شوێنەوارە داپۆشرا بە کۆمەڵێ بینا و پارک و جادە و شتانە، بەڵام لەم دوایە بۆمان دەرکەوت کە بەڵێ ئەمە گردێکی شوێنەواریە. ئەو ساڵی 2021 وەرزی یەکەم کارمان تیا کرد، بەڵام کارەکە زۆر درێژەی نەکێشا. ئێستا وەرزی دووەمە ساڵی 2023 لە شوێنە کە گردپارکی پێڵێن کاری کنەوپشکینمان دەست پێ کردووە، نزیکەی ماوەی 45 ڕۆژیشمان تیا بە پێ و پاشماوانی کە ئێستا لە بەردەستە. تەمەن پاشماوەکان توێژینەوەی زیاتری پێویستە. ئێستا ئێمە لە ناو ئیشەکەین حالیان دەگەڕێتەوە بۆ با بڵێن سەدەی یەکەمی زاین بۆ سەدەی سێم و چوارەمی زاینی و ئەکرێ پێشتر و پاشتریش ئەم گردە با بڵێن لە ڕووی مێژوویەوە فترە مێژوویەکەی لە خۆی گرت پێ. ئێسکا پەیکەرەکان بریتین لە ئێسکی پیاوێک و دوو ژن و سێ منداڵ لەگەڵ ئێسکی ئاژەڵێک، جگە لەوەش چەندین جۆر پاشماو و کەرەستەی کۆنی بەکاراتوو لە گردە شوێنەواریەکە دۆزراوەتەوە. ئێمە دوو جۆر شوێنوارمان هەیە لەو شوێنانەدا. شوێنوارمان هەیە ئەگوازرێتەوە، شوێنوارمان هەیە ناگوازرێتەوە. ئەو شوێنانەی کە ئەگوازرێتەوە لە کاتی کاری کنەوپشکنی ناتوانین ئەو شوێنوارانە بگوازینەوە بەلای خۆمان دوای ئەنجامدانی کارەکانمان. بەڵام ئەو شوێنوارانەی کە دەرکەوتن نەتوانین بیان گوازنەوە، وەکو دەرکەوتنی قەڵایەکە، خانوویەکە، شوورایەکە، ئەو شوێنوارانە توانای گواستنەوەمان نییە. لەو کاتەدا ئێمە ئەو شوێنەوارە ئەپارێزین سەرجەم ئەو تێچوانێشی کە تێچووە لە کاتی کاری کنەوپشکینەکەمانە خاوەنی پرۆژەکە یا خاوەیان حکومەت بۆی نییە داوای قەرەبوومان لێ بکاتەوە. دوو ساڵی ڕابردوو لە بەشێکی تری ئەم ناوچە شوێنەواریە دوو ئێسکا پەیکەری تری مرۆڤ دۆزرایەوە. بە پێی سەرچاوە مێژوویەکانیش ناوچەکە لە ڕابردوودا شوێنی ژیان و پەناگەی ئاوەدانی مرۆڤ بووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.